خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک گۆڕانکاری سیاسی لارێمی کوردستان و عراق ڕوودەدەن. لە ناویەکێتی نیشتیمانی کوردستاندا دوای ئەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان ئاشکراکرا، یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی تانەکانیەوە لە ئێستادا بە شێوازێکی یاسایی توانیوێتی 2 کورسی بەدەست بهێنێتەوە. ئەمەش نیگەرانی پارتی دیموکراتی کوردستانی لێکەوتۆتەوە. جگەلەوە لەسەر ئاستی سیاسی و ئیداری و سەربازی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک هەنگاو و کۆمەڵێک هەنگاوی ناوە و کۆمەڵێک هەنگاو دەنێت. ئەمە جگەلەوەی لەسەر ئاستی کەرکووک وەکو شادەماری هەرێمی کوردستان و هەروەها جێپێگەی گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی دەیەوێت هەم کوردستانی بوونی کەرکووک هەمیشە لەوێوە بسەلمێنێت، هەم هێز و کاریگەری خۆی هەمیشە لە کەرکووک پیشانی کوردستانیان بدەن. ئەم شەو تاوتوێی پرسە جۆرا و جۆرەکان و هەنگاوە خێراکانی کە لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و عراق ڕوودەدەن لە پانۆراما تاوتوێی دەکەین لەگەڵ بەڕێز ئاسۆ مامەندە دابی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، هاوکات سەرپەرشتیاری ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و دووسخورمات و کاگاس و زۆر بەخێر بێت. سپاس. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ بینەرانی کورد. سەرتا لەوە دەست پێ بکەین کە ئێوە لە ڕێگەی تانەدان و لە ڕێگەی قانونیەوە 2 کورسیتان لە پارێزگەینەوە و هەولێر بەدەست هێناوەتەوە و ئەمە پارتی دیموکراتی کوردستانی لە ئاستی باڵای ناوەتە دەنگ و نیگەرانی کردو. چەند ڕۆژ فازڵ میرانی بەڕێز فازڵ میرانی قسەی لەبارەوە کردووە. وردەکاری ئەمە چۆنی بوو؟ ئایا ئەمە هیچ دەستوەردانێک هەیە لەم بابەتە بۆی بۆ بینەرەکانمان ڕوون بێ و باز لەوە کرێەوە هەوڵەدەن تانەی تریشتان هەیە بۆی بتوانن کورسی تریش بەدەست بهێننەوە. ئەگەر ئەمە بۆ بینەرەکانمان ڕوونکی تۆ سپاس دەکەین. بەداخەوە من سرم سۆڕەمێنێ لە نیگەرانیەکانی پارتی دیموکراتی کوردستان بەخۆیان ئەو حقەتە باشەدانن و لە سەرەتای دەرکەوتنی ئەنجامەکانی هەڵبژاردن ئێمە نیگەرانیەکانی خۆمان و کۆمەڵێک سکاڵای یاساییمان تۆمار کرد، چ لە هەولێر و مووسڵ، چ لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و دڵنیا بووین کە لەوەی نەحەقی بەرامبەر کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان و لە ناویشیان کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بگرە نەک ئەو 2 کورسی کە بەدەستمان هێناوەتەوە کۆمەڵێک کورسی دیکەش بە ناحەقی استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی کوردستانە و ئەوانەی کە کراوە هەمووی بە ڕێگای یاسایی و لە ڕێگای ئەوە و من پێم وایە هەتا چەند ڕۆژێ بەر لە ئێستا چ بە ڕسمی پارتی دیموکراتی کوردستان باسی لە نەزاهەتی پرۆسەکە و نازانم کۆمەڵێک شتی دیکا کرد، هەتا ئەو کاتێک کە بە یاسایی یعنییان واتە بە نەوعی دیکە کورسی حەڵاڵەکان بە لای یەکێتی نیشتیمانی کوردستان گەڕاوە. هەمووشمان نەزانین شێوازی هەڵبژاردن لەو سنوورانە چۆنی بووە، گومان و بەڵگەکانیشمان هەمووی لەلا بوو. بەخۆش لای خەڵکی کوردستان و لە ئەوەش مەسەرەن لە بازنایان لە مەحەتەیان لە هەندێک شوێن هەبووە 1 کەس 100 جار دەنجی داوە. ئەنجا تۆ حسابی بە تایبەتی دوای ئەنجامی ئەو لە هەندێک شوێن ئەو ئەنجامانەی کە بەسەماتی ئەوەش مەژمار کراوە، هەولێر یەکێکە لەو شوێنانێک کە زۆرترین بەسەمات دووبارە بۆتەوە وەکوتم خەڵکەیە لە 1 کەس 100 جار دەنجی داوە. ئیتر ئەمە هیچ شتێ دیکە هەڵ ناگرێ. پێم وایە گەڕانەوەی ئەو کورسیانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کورسی حەڵاڵی خۆمانە و ئێمە کۆمەڵێتانەی دیکە لە کۆمەڵی بازنی دیکە هەم لە هەولێر هەم لە مووسڵ سکاڵامان تۆمار کردووە و بگرە ئەگەر ئەمانە جارێک کە بەسەماتەکان لە هەموو شوێنەکان دەژمار بکرێتەوە و هەندێک ئەو سکاڵانەی کە ئێمە تەقدیممان کردووە چەند کورسیە دیکەش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەست دێنینەوە. باز لەوە کرێ ئەمڕۆ وەکو ئاماژەم پێدا بەڕێز فازڵ میرانیش باسی لەوە کرد کە ئەوان نیان تو یەکێتی کورسەکانیان بردووە توانە شخصێک لە ناوی یەکێتی یان بەڕوونی باسی سەرۆک کۆماری ئێستای عراقەکەن مەسەلەن شتی لەو بابەتە هەیە؟ ئەمانە هەمووی بیانوە چونکە بەخۆیان ئێمە ئاگادارمان لە جموجۆڵەکانیان چوینە لای کۆمیسیۆنی باڵای کە نوێنەریان یانیان وابرێ حاکمێن کە سەر بە هەواڵانی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەو ئەنجومەنی کۆمیسیاران وە چوونە مەحکەمەی قەزایی هەموو هەوڵەکانی خۆیان تاخیردەوە تەنانەت ئەو قازیەی کە چوومە لای
محکەمەی قەزایی یان چوو بە لای ئەنجومەنی کۆمیسیاران تەکید بوو کە ئەمانە شتەکان هەمووی قانونی و لە ڕێگای یاساری بگرە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە مەوزوعی تەداخلکردنی بەڕێ سەر و کۆماریان لایەنی دیکە وەکوتم لە ڕێگای ئەو تانە یاساییانەوە کە ئەو دوو کورسیە بە ئیستحقاقی خۆمان منزانی و گەڕاوەتەوە بۆ یەکێتی نیشتیمانی تانەی ترتان هەیە مەسەڵەن بازەوە کرێت لە بازنەی یەکی هەولێر و لە شوێنەکانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان تانەی هەیە و ئێوێ سێ کورسی تریش بەدەست بهێنێتەوە من بە دڵنیاییەوە ئەگەر ئەمانە جارێک کە بە دووادا چوون بۆ ئەو شوێنانە بکرێتەوە ئەو سکاڵانەی تەقریما کردووە دڵنیا ئەو سێ کورسێش بەدەست دێنینەوە زۆر باشە پەیوەندی بە هیچ یاریەکەەوە ینی یاریێکی سیاسی بێ مەسەلۆکەوەی پارتی باسەکە خودت دڵدانەوێکی ئەعلامیە نەباوەردم دڵدانەوەیکی ئەعلامیە و نازانێ ئەنێ طبی قورسە بە نسبەت ئەوانەوە لە هەولێر و لاوانە و یان ئەو جۆرە ئەوە پیان هەزم ناکرێت نە هیچ هەموو شتەکان ڕێکاری یاسایی بۆ و ئێمە سکاڵای یاساییمان تۆمار کردووە زۆر باشە کاگاسویەتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک هەنگاوی ناوە و کۆمەڵێک هەنگاو دێنێت و تەنانەت دەستەیەکێتی وەکو هێزێکی کاریگەری سەرساحەی سیاسی هەرێمی کوردستان و عراق بۆ خەڵکی کوردستان بۆ کاسبێک بۆ هەمووی گرنگە استقرارەت و هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەت بۆ خۆڕێخستنەوە لە هەرێمی کوردستان بەرەو کوێ هەنگاو دێنێت ئایا تا چەند مەسەلەن هەنگاوەکانتان جێگەی دڵخۆشین جێگەی ئەون کە خۆتان زیاتر لە معاناتەکانی خەڵک لە گەنجان و لاوان لە توێژە جیاجیەکان نزیک بکەنەوە بتوانن کە ببنە پارێزەری ئەوان بە دەرنایەوە بە خۆتان نەزانن نیگەرانی خەڵکەیە ئەنجا چ لە حکوومەت بێت لە کەم و کوڕەکان بێ ئەوی پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەبێت چ لە ناو خۆی حزب چ لە ناو حکوومەت و دام و دەستگاکان ئێمە لە کۆبنەوەکانی خۆمان لە مەکتەبی سیاسی و لەگەر برای بەڕێز کاک باڵ کە هاوس سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەواڵان لە دەستەی کارژێر ئەو بەرنامانە هەیە لە هەر شوێ پێویست بکە بۆ ئەوەی کە پەیوەندی بەلایەنی حکومیەوە هەیە کە برای بەڕێز کاقوباد و ئەو هەواڵانەی تیمی حکومت ڕاست پێدراون لە هەر شوێ پێویستی بە گۆڕانکاری هەبێت بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئەو لایەنانەی پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە ئێمە کۆمەڵانی خەڵکی کوردستان و ناوچەکانمان بەلاوە گرنگترە لەبەرەوەی کە کەسێک پۆستێک نیگەرانی لا دروستە بەیان ئاڵوگۆڕ بۆیە ئەوەی کە پەیوەندی بەوە هەیە بەرنمەکان هەیە و دڵنیا بن کە ئەوەی کە پێویست کە چ لە ناو خۆی حزب چ لە ناو حکوومەتی خۆجێی بەیان ئەو پۆستانەی کە پەیوەندی بە پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەبێت لە چۆ پێویست بکە ئەو گۆڕانکاریان بە تایبەتی لە چوارچەوەی حزبی و ئەگەر تەفاسیلەکەشی باز نەکەیت مەسەلەن هەیکەلێتی حزبی ئاڵوگۆڕی حزبی دەکرێت لە ئاستی باڵادا بە دڵنیاییەوە من نامێ بچمەنە ئەو تەفاسیلانە لە چۆ پێویست بکە بۆ ئەوەی کە پەیوەندی بە ئۆرگانە حیزبیەکانەوە هەیە بۆ مۆسەساتکردنی یان باشکردنی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوەکان بەردەوامە و شتی باشی لەم دوانە گۆڕانکاریەکان مەسەلەن ئەگەر دەنگدەر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو گوتم دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ استقرارەتی هەرێمی کوردستان و تەنانەت بۆ ناوچەجێناوەکانیش کە دوایی تەورێکی بەرفراوانی ئێمە دەبێت مەسەلەن هەنگاوەکانی یەکێتی بەرەو چ ئیتیزاهەیە کە بەرەو چ ئاراستەیە کە مەسەلەن لەناو ئەو هەموو کێشە و معاناتی خەڵکە ئێمە پێویستەکە خەڵکیانی بە کورتی پێویستەکە لەگەر کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆمان تو بەخۆ دەگەر مقارنەی بکەیت چەند خەڵک بەشداری پرۆسی دەنگدانی کردووە بۆ هۆکارەکان چینە ئێمە پێویستەکە ئەوەی کە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە خۆتان نەدانن لەم ماوانە کۆمەڵی خۆپیشاندان ناڕزایی ینی دوو شێوازە بوو شێوازێک بە مەرامێ دیکە و شێوازێک کە داواکاری ڕەوای خوێکارانی هەندێک شتە بوو و لەم ماوانەش هەواڵ کاک باڵ لەگەر خوێنکاران نوێنەری خوێنکاران کۆ بۆ ئەوە بەڵێنەوەی پێدان ئەوەی لە توانای یەکێتی نیشتیمانی کوردستان هەبێیان هەر هەنگاوێک بۆ خزمەتکردی خوێنکاران و پێویست بکە هاوکاریان بکرێ ئێمە بە واجبی خۆمانەزانی بۆیە نامێ پێش ڕووداوەکان بەڵام ئێمە دیراسی هەموو بابەتەکانەکەین و ئەوەی پێویست بکە بۆ ئاشکردنەوەی خەڵک و یان ئەو کەم و کوڕیانەی کە لە هەر چووە پێویست بکە ئەنجامێدەین بۆ ئەوەی کە
نوێنەرەکانمان لە حکوومەتی خۆجیەتی یان لە نوێنەرەکانمان لە حکوومەتی هەرێم باشتر خزمەتکردنی خەڵکو و ئەوەی بەواجبی خۆیان هەڵبستن لە چۆ پێویست بکە ئەو کارانە ئەنجام بەڵێ کاگاسۆ مەسەلەن هێچێتی نیشتیمانی کوردستان بۆ ناسراوە لە هێڵە نەتەوەیەکەدا بۆ هاوکاریکردنی باکوور ڕۆژهەڵات ڕۆژاوە هەمیشە جێدەستی دیار بووە استراتیزیەکێتی بۆ ئەمە هەر بەڕوونی دەمێنێتەوە ینی یان گەشەی زیاتری پێدەن بۆی بتوانن کە مەسەلەن ئەو هەستەنەتەوەیە کە لە هەر چوار پارچەدا هەیە چێتی کۆکەرەوەی بێ بەدڵنیایەوە بە خۆتانە بێنن لە ڕابردوو ڕەمێ زۆر باجیەوەشماندا لە داهاتوش ئەوەی پێویستکە بۆ هەر پارچەیەکی دیکەی کوردستانیان ئەوەی کە پەیوەندی بە کێشەی ڕەوای نەتەوەکەمان ویان پارچەکان دیکەی کوردستان بە یەکێتی زیاتر پەرێ پێدەدا و لە چوارچێوەیەک بێ کە خزمەت بەو ناوچانە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەین زۆر باشە ئەگەر دیقەت لە سەرەتا باسی هەڵبژاردنمان کرد یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی کوردستان بە تەواوی ئەو خەتەی کە ناوچە جێناکۆکەکانە کورسی بەدەستێناوە بەکەم و زیاد کورسی بەدەستێناوە بەڵام تاکە هێزە بۆ شێوەیە ئەوە چ پەیامەکە بۆ ئێوە بە تایبەتی بە ڕێزت کە ئێستا سەرپەرشتیاری ڕێخستەکانی یەکێتی لە کەرکووک و دووسخورمات و وەلەو دوو شوێنەی یەکێتی کورسی هەیە و جەماوەڕێکی بەرفراوانی هەیە و ڕەنگە مەسەلەن هەندێک هەڵی تەکنیکی نەبایە یەکێتی کورسی زیاتری شێوە بە تایبەتی لە کەرکووکە ئەمە چ پەیامەکەدا بە ئێوە کە خەڵک بەو شێوەیە متمانی بە ئێوەیە بە دڕناییەوە ئێمە ئەوەی کە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەبێت لە ئەوەی پەیوەندی بە ناوچە جێناکۆکانەوە لە ڕابردووداوە لە سەردەمی بەڕخنەدە سەرۆک مامجەلال و کە هەمیشە احتیمامێکی تایبەتی بە کەرکووک و ناوچە جێناکۆکان تەنانەت ئەو کاتانەی کە لە پۆستی سەرۆکۆماریش بۆ ئەوەی کە لە توانایدا هەبوو بێ درێغی نەکردووە بۆ ناوچانە و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بە بایەخەوە گرنگی تایبەتی بەو ناوچانەداوە و ئێمە لەم هەڵبژاردنانەش وەکو بە خۆشت ئاماژەت پێدا ئەمە لە مووسڵ لە دووسخۆرمات و ینی سەلاحەدین ئەوە کەرکووک لە دیالە کورسیمان بەدەست هێناوە ینی تاکە هێزین کە لە هەموو ناوچەکانی دیکەی کە ناوچەی جێناکۆکە یەکێتی نیشتیمانیان هاوپەیمانی کوردستان کورسی بەدەستێنەوە ئەوەی کە پەیوەندی بە کەرکووک و ناوچەکانی دووسخورماتۆ هەیە دیارە لە دوای پرۆسەی هەڵبژاردن ئێمە نەک تەقیمێکمان هەیە لە لای وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو هەڵبژاردنەکان ئەگەر تو 100% سەرکەوتنیش بەدەست بێنی بەڵام هەر دەبێ لایەنە ئیجابی و سلبیەکان هەڵبسەنجێنی ئێمە بەرنامەمان هەیە بۆ ئەوەی کە لەو ناوچانەیان لە ناوچەی کەرکووک و سەلاحەدین بە تایبەتی لە دوای کۆبنەوەیکی ئەنجومەنی سەرکردایەتی بە سەرپەرشتی هەواڵ باڤڵ کە من ڕاست پێدران بۆ سەرپەرشتی ئەو ناوچانە منیش دوای ئەوە کە کۆبنەوەیکی سەرکردایەتی کەرکووکمان ئەنجامدا لە هەموو مەجالەکان لیژنەمان ڕاست پاردووە بەرنامەیەک حازرکەن جا ئەوەی کە بە پەیوەندی بە پەیوەندی بەڕێوەی بچنێ و تەفاسی لە کاگاسۆ پێتان وایە ئەو دەنگانی هێناوتانە دەنجی حەقیقی خۆتانە ئەنی مەسەلەن یان ئەو کورسیانی هێناوتانە حەقی یەکێتیە لە کەرکووک مەسەلەن بە تەواوەتیان هەندێک تەکنیک و وەکو بە دڵنیایەوە ئێمە کۆمەڵی خەڵی تەکنیکی هەبووە یعنی تو مەسەلەن لە کەرکووک لە بازنەیەەکە مەسەلەن جگەلەوەی چەند کاندیدێکی ڕسمیمان هەبوو لەو بازنەیە لە دەروەوەی ئەم بازنێش کۆمەڵێک کاندیدی سەربەخۆ بووە کە کادیریان ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە دڵنیایەوە ئەمە دەنگەکانی پەت کردووە ئەگەر وات بە ئەو ینی ئەگە تو وەکو ڕێژەی دەنگەکان کۆی بکەیەوە هەموو ینی بەس لە بازنەیەکی کەرکووک نۆ کاندیدمان هەبووە چ ئەوەی کە بە ڕسمی بۆ چ ئەوەی کە سەربەخۆ بوو ئەمە هەمووی لە دەنجی یەکێتی و ئەم قانونی ئەم جارش بە خۆتان دەزانن کە هیچ مەجالێک بۆ ئەوە نایەلێتەوە برین دەنگەکان کۆبێتەوە بڕوا بۆ قایمەکە ئیتر ژمارەیەک زۆر لەوە دەنگەکانمان فەوتیان ئەگەرم هەڵانە یان ئەم کاندیدە سەربەخۆیان یان ئەم حالەتانە نەبایە بەڵێ کورسی زیاترمان بەدەستێنە بەڵام سەرڕایەوەش ئەگەر بەراوردی دەنگەکانی یەکێتی یان هاوپەیمانی کوردستان بکەیت ڕێژەی دەنگەکانی یەکێتی و هاوپەیمانی کوردستان دیارە لە کەرکووک و ناوچانە چۆن بۆ و هیلایەنەکان دیکە چۆن زۆر باشە باسی کێشە و کەم و کوڕەکان کرد بە ڕێزت مەسەلەن کەرکووک زەماوەڕێکی دڵسۆزی ئێوەی لێیە هەست ناکەن مەسەلەن نیگەرانیەکانیان تا ڕادەیەک لە چین و توێژە جیاجیەکان زیادی کردو لێەوە مەسەلەن بەشداریکردنی ئەو ڕۆژی انتخابات من بیرمە لێرە لە ڕووماڵەکانمان
ئێمە داوامانە کرد خەڵک بڕات سەر سندوقەکانی دەنگدا لە کەرکووک دوو ئەرکە جارێک بۆ مەسلەی انتخاباتەوە کە حەقی شەرعی خۆەتی جارێکیشیان مەسلەی سفتایەکە لە کەرکووک وەک بەرامبەر عەرەب و تورکمان نیگەرانەکان گەیشتۆ بە ئێوە وەکو بەدەمنیاییەوە من ئەگەر مەسەلستە باسی بازنەی یەکم کرد ئەگەر شێوازی دەنگدانەکان بە شێوازێکی تەوازنە باڕم بێ ئەو بازنەی یەک ئەو کاندیدە عەرەب دەرنەچوو ئەمە بابەتێکی بابەتەکەی دیکە کە پەیوەندی بە دوای ئەوەی چەند جارێک هەواڵ قوبات سەرۆکی ئەو پەیمانی کوردستان کە سەرۆکی قەوارەکە بۆ سەردانی کەرکوچی کرد و لە نزیکەوە لەگە چین و توێژەکان و سەردانی کاک باڤڵیش کە بۆ شاری کەرکووک و ڕەمبێ ئەم وەزعانە و کۆمەڵی ئیلتیزاماتی دیکەی لە پێشە دەنا بەرنامەیان هەیە کە سەردانی کەرکووکن لەگەر نزیکەوە لەگە چین و توێژەکانی ئەوەی پەیوەندی بە کەرکووک و ناوچانەوە هەیە کە پێویستە کات چارەسەری بکەین منیش وەکو خۆم وەکو پێشووتریش ئاماژەم پێدا ئەمە لەگەر هەواڵانمان لە سەرکردایەتی کەرکووک کۆبنەوەیەکمان ئەنجامدا لە هەموو مەجالەکان لە ئەوەی پەیوەندی بە ڕێکخراوەکان و گەنجان و ژنان وانەیە لیژنەیەکمان ڕاستپارد ئەوەی پەیوەندی بە ئیعلام و لایەنی ئەعلامی و ئەوەی پەیوەندی بە لایەنی دەم و دەستگا حکومیەکان ئەوەی پەیوەندی بە شتە یاساییەکان و هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ داهاتوو چی بکات چه هەنگاوێک بنە دیارە بە خۆتەزانی ئەمە لە سەردەمی هەڵبژاردن نینە ئەمە بەرنمەیەکی کارمان ئامادە کردووە لە ساڵی داهاتوو هەموو لایەنەکانە گرێتە خۆی ئەوەی پەیوەندی بە لایەنی حزبی و ئۆرگانەکانی یەکێتی کە پێویستکە لە هەر ئۆرگانێک گۆڕانکاری بکەین و کردومانە و هەندێک ئۆرگانیش لەسەر ئەوە کاگاسۆ مەسەلەن تاکە شوێنێک لە ناو ئەو گۆڕانکاریانی ئێوە کە زۆر بە خێرایی بڕیاری لێدرا کەرکووکە کردوتانەوە سێ مەڵبند سەردانی بەڕێز بافڵ تاڵەبانی تەنها بۆ کەرکووک بۆ لەو هەڵبژاردنە مەسەلەن سەردانەکانی کاقوبەت و کسەرۆکی هاوپەیمانی کوردستان چەند جارێک بۆ کەرکووک بووە ئەم گرنگجیدانەتان لە کەرکووک لە چیەوە دێ مەسەلەن دیارە ئێمە دروستیان ئەو دروستکردنی ئەو سێ مەڵبەندە هەر لە ڕوانگە حزبیەکەوە تەماشای ناکەن لە ڕوانگە نەتەوەیەکەوە دیارە بە خۆتان نەزانن ئێمە دوو ناوچەی گرنگمان هەیە کە هەمیشە تەماسن یعنی مەسەلەن دەبز و ئەو ناوچانە ینی کە مەڵبندێک لەو سنوورانە کراوەتەوە داخۆخ و دەڤەری لەیلان و ئەو سنوورانش مەڵبندێکی لێکراوەتەوە بوونی مەڵبند لەو سنوورانە و ئەمەم سنوورانە پێویستی بچوونەوەی کۆمەڵێک کادیر و پێشمەگە و پاسەوان و نازام چی و چی و ئەوانە بەخۆی گرنگجیدانە لە ڕووی نەتەوەی و حزۆرمان لەو منتخانە چکە لەوێ کێشەی زەوی و خاک و ئەومان هەیە بە تایبەتیش عقلێتێک هەیە ئێستاش بە شێوازی تعریبی عقلێتی شوفێنی بیرەکاتەوە لە منتخەی دوو بزیش بە هەماشەوە ینی هەمە هەر لە ڕوانگە حزبیەکەەوە تەمەشای ئەو ناوچانەمان نەکردووە ئەمە وەکو لایەنی نەتەوەی و بوونی ژمارەیە کادیر و چوونەوەی ئەو کادیرانە بە ئەو سنوورانە بەخۆی ینی بە تایبەتی کە دروستکردنی ئەو مەڵبەندانان بەخۆی مانایە دیکە بەو ئەوە دەبگەێنێ وەکو بەخۆشت ئاماژەت پێدا هاتنەکانی کاک بە هەواڵ باڤڵ و هەواڵ قوبات ئەوانیش لە نزیکەوە وەزعی کەرکووک و بەرنمەیشان هەیە ڕەن بێ ئەم کۆتایی ساڵە و ئەوانە بەڵام لە ساڵی داهاتوو بەرنمەیان هەیە کە بە تایبەتی هەواڵ باڤڵ کە لە نزیکەوە چەند ڕۆژ لە کەرکووک ببینێتەوە ئەوەی پێویستکە بۆ کەرکووک و ئەو ناوچانە جێبەجێ بکە ئێمەش وەکو خۆمان دیارە بە خۆتان نەزانن پێویستمان بەوەیە یعنی دەبێت بە دوای میکانیزمێکا بگەڕین گەنجان چ ئالێتێکدا بنین چۆن کە گەنج بێنینە پێشەوە چۆن هەلی کار بۆ گەنجان دروستکەین چۆن ڕێژەی ژنان بێنی ئەمە من نامێ بچمە ناو لە بەرنامەی کارەکەمان هەیە ینی لە سەرەتای ساڵی داهاتووە چۆن خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان و پێشمەگەی دێرین و کەم ئەندامانی سەنگەر و ئەمانە هەمووی دەخینە ینی لە بەرنامەی کارەکەماندا هەیە بۆی بتوانین هەنگاوی باش بنێن ئەمە کۆمەڵێک هەنگاوی دیکەش هەیە ئێمە وەکو پێویست لەوێ بە خۆتان نەزانن وجودی ئیداری کوردی وەکو پێویست بوونی پارێزگارێکی عەرەب یان کۆمەڵی پۆستی دیکە ڕەن بێ ئەمە تا ڕادێک بتوانین وەکو مەعارەزە بەڵام کۆمەڵێ دام و دەستگای ئەمنی و ئیداریش هەیە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە ئێمە کۆبنەوەمان لەگەریان ئەنجام داوە لە هەر شوە پێویستکە گۆڕانکاری بکەین بۆ خزمەتکردنی خەڵک و یەکێتی و کەرکووک و یان ئەو ناوچانە بە قوربانی کەس ناکەین لە هەر شوە پێویستکە ڕوبڕووی ئەو کەسانە بینەوە پێویستکە گۆڕانکاری تیاکەین یاخود و ئەوانەی سەرپێچی یان هەر شتێکیان لەسەر هەبێت بەرەو ڕووی یاسایانەکە زۆر باشە کاگاسەوە مەسەلەن زۆر جەرباز لەوە کرێ و مەسەلەن چین و توێژەکان
وەک پێویست دەنجیان ناگانی گەرانیەکانیان ناگەر ڕەخنەکانیان ناگار بەڕێزت وەک کاگاسۆ مامەند مەسەلەن سەرپەرشتیار ڕێخستنەکانی کەرکووک و دووسخۆر ماتویت مەسەلەن ئێستا پێشەوەی گەنجێک بێ معاناتەکانی خۆی باسکە لای کاگاسۆ معلومە ژنێک کەمەندامێک مەسەلەی پێشمەرگەیەکی دێرین کادرێکی سەرسەخت و دڵسۆز لای ئێوە هەموو ئەوانە معلوم بۆتەوە ینی بەرچاوتان ڕوونەبەوەی کە گرفت و کێشەکان لەکوێیە من وەکوتم ئەوەی کە پەیوەندی بەلایەنە حیزبەکەوەیە دروستکردنی ئەو ئۆرگانانەی مەڵبەندانەوەوانە بەڵام هەنگاوەکانی دیکە لەبەرەوەی دەمانوێت کارێک بە پەلە ئەنجام نەدەین دوای دەمانوێت ئەمە هەمووی لەژنەی بۆ دانراوە و ئەو پرۆژانەی کە پەیوەندی من جگە لەوەی کۆمەڵێک هەباڵانی سەرکردایەتی بوون تەنانەت ئەوەی پەیوەندی بە گەنجان و ڕۆڵی ڕۆشنبیروانە داوام لە کۆمەڵی خەڵکی دیکە کردووە پرۆژەمان بدەنێ چی بکەین چۆن ئەمانە هەموو کۆمەڵی خەڵک پرۆژیان بۆمان ئامادە کردووە و ئەو هەنگاوانە دەنێن کە وەکوتم لە هەموو مەجالەکان ئەوەی کە پەیوەندی بە گەنجانەوە ئەوەی پەیوەندی بە ڕۆلی ژنانەوە ئەوەی پەیوەندی بە مەجای مەسەرەن ئێمە کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیر و خەڵکی ڕاگەیاندن کار و نازام چی و چی و ئەمانە پێویستەکە ئێمە گویان لێ ڕابگرین ئەوان پێشنیاریان بۆ چییە بۆ کەرکووک ینی چ لە ڕووی نەتەوەیە و چ لە ڕووی حیزبیەوە چ لە ڕووی ئاشکردنەوەی جەماوەر وەکوتیشم ڕم بێ ئێستا ئەم ئۆرگانانە مەسئولی مەڵبەند و یان هەندێک بەشەکان بەڵام هەموو هەنگاوەکانی دیکە دەمانوێت کۆمەڵی خەڵکی گەنج یان خەڵکی تازە بێنینە پێشەوە بۆی بتوانن ڕۆڵی خۆیان هەبێ و ئەو ناڕەزاییانە یان ئەو خەڵکانەی کە ئەگەر لە شوێنێک دەنجیان بە ئێمە نەدابێت یان بەشداری پرۆسەکەیان نەکرد بێت دەبێ ئاشتیان بکەین و خزمەتیان بکەین زۆر باشە یەکێتی بۆ نمونە لە کەرکووکە ئەتوانێت چی بکات چی پێشکەشکا بە خەڵکەکەی مەسەلەن ئێستا مەسەلەی پرسی تعریب لە منطقەی سەرگەڕان و گوندەکانی دەوروبەری هەیە ناوەناوە لە سنووری داقوق هەیە ناوەناوە لە سنووری دووسقورمات و ئێستا تا ڕادەیە کەمتر بووە ینی جگە لە فەراغ ینی مۆزوع ئەمنیەکەی یەکێتی ئەتوانێت چی بۆ کەرکووچەکان بکات تەنها زیادکردنی مەڵبەند و ئاستی حزبی و کۆمەڵێک کاری حزبی یاخود چیتر ئەکات کە لەوێ ئێستا لە دوای ڕیفراندۆم و دەسەڵاتی حکوومەتیان نەماوە بەڵێ دیارە بە خۆت دەزانی لە دوای ئەو ڕووداوانەی کە بەسەر کەرکووک داهات ئێمە بۆ سانەیەکیش کەرکووک و ئەو ناوچانەمان بەجێنێشت کە بێ کارێکی ئاسان نەبوو بەڵام پێویستیە کرد لەگەر خەڵکی خۆمان و لەگەر میلەتەکە و لە خۆشی و ناخۆشیەکاندا دیارە ئێمە بە تایبەتی لە مەرحەلەیەکەمان بتوانیمان لە ڕێگای پەرلەمانتارەکان و یان ئەو دامەزگایانەی کە شەرعیەتی ئەویان هەبوو لەگەر لایەنە پەیوەندیدارەکان ئیش بکەنوانە ڕوبەڕووی ئەو پلانانە بووینەوە کە نەحەقی بەرامبەر بە خەڵکی کەرکووک و یان ئەو ناوچانە دەبەوە دیارە کۆمەڵی غەدر و شتیش کراوە وەرگرتنەوەی کۆمەڵی پۆستە ئێستحقاقاتی کوردیان یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئەوی پەیوەندی بە کێشەی زەویزارەوە تەبی کارێکی ئاسان نەبوو ئەوی کێشە بە زەویزارەوە بوو چ لە بەغداوە چ لە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕوبەڕووی ئەو پیلانانە بووینەوە بە خۆتان دەزانن لە منطقەی سەرگەڕان لە منطقەی دەبێت لە منطقەی داقۆ نەمان هێشتووە تا ئێستا ئەو پیلانە نەیکە دەیانویست بە شێوازێک لە محکەمە سکاڵایەکیانە کرد کە دیارە هەمومانەزانین ڕۆژگارێک لە سەردەمی ڕژێمی بەعەس چۆن ئەم زەویانە بە عەقدیان بە شێوازێک لە شێوازەکان درا بوو ئەو عەرەبە هاوردانە یان و عەرەبانەی کە بە نەحەق زەوی کوردیان داگیر کرد و ڕوبەڕووی ئەوانە هەمووی بووینەتەوە بەڵام هەنگاوەکان ئەمە ڕاگررتنی کارەکان بووە بەڵام ئێمە لە بەرنامەی هاوپەیمانی کوردستان و برای بەڕێز کاقوبادیش هەم لە بەرنمەکانی ئاماژەی بەوە داوە ئێمە بە خۆتان نەزانن کە چ وەکو کورد ئەوەگەر پێمان خۆش هەموو کورد بەشداری وەکو تیمێک بەشداری گفتوگۆی حکوومەتیان تشکیلکردنی ئەو کابینەی حکوومەت بکایان دەنگ بەو کابینەیە بدات هێشتا لە نەشیەکان بە خۆتان نەزانن یەکلان نەبووەوە بەڵام ئێمە مەرزمان ئەوەیە کە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک ئەو ناوچانە بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە پارێزگارەوە پەیوەندی بە کێشەی زەوی و زارۆیە ینی ئەگەر دەنگ بەو کابینەیە دەدەین بە مەرجێک ئەو شتانەی کە پەیوەندی بەو ناوچانەوە هەیە یەکلا بکرێتەوە یان زەمانەتێک وەرگرین بە تایبەتی بۆ مەسەلەی کێشەی زەوی زارەکان و یان منطقەی سەرگەڕان لە هەندێک گوند مەسەلەن لە چەند ڕۆژی ڕابردوو سوپا تەداخلی کردووە مەسەلەن عسکەر پۆلیس هەندێک جار تەداخلی کردووە
یەکێتی توانێت چی بۆ ئەم ناوچانە بکە بۆ گونیشیانە بکە کە بتوانن زەویەکانیان بشێڵن بتوانن سوود لە زەویەکانیان ببینن و هەموو ڕۆژێ مەترسی لەسەر ژیانیان نەبێ مەسەلە وەکوتم ئەوەی کراوە بە خۆتان پێم وایە لە ڕاگەیاندن و ئەزان ڕۆڵی یەکێتی و ڕۆڵی هەواڵەکانی ئەمە چ پەرلەمانتار چ لە بەغدا چ لە ڕێگای بەڕێ سەر و کۆمار و چ لە ڕێگای وەزارەتی دادەوە ینی ڕوبەڕووی ئەو پلانانە هەمووی بووینێتەوە بەڵام ئەمە شێوازێک لە شێوازەکان پێویستە چارەسەری بنەڕەتی بۆ بدۆزینەوە بەڵام لە هەموو حالەتێکدا ئێمە بەرنامە یان یەکێک لە بەرنمەکانی کارمان ئەو نەحەکانەی لە ساڵی ڕابردوو دیارە چاوەڕێین ئەم تشکیلکردنی ئەم حکوومەتەوە ئەو زەماناتیان ئەو ڕێکەوتنانە ئێمە پێمان خۆشە لە چوارچێوەی یاسا و دەستور ئەو نەحەکانەی کە هەیە بگەڕێتەوە بۆ خەڵکی کورد و کۆتایی بەم بابەتانە بەڵام ئێمە ئامادەینە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت ئەگەر پێویستکە ئاعتسامکە پێویستکە بە خۆپیشاندان پێویستکە بە هەر نەحەقیەک بەڵام چاوەڕێینە بابزانین ئەم حکوومەتی کە داهاتویان ئەم حکوومەتی کە تشکیلە بێت ئەگەر شتەکانمان لە ڕێگای یاسا و لە ڕێیان کابینەوە کە داهاتوو کۆتایی بەم بابەتانە دێ بە دڵنیای ئەمە پێما خۆشە هەموو شتێک لە ڕێگای یاسا و دەستورەوە بێت بەڵام تا ئێستاەوەی کە کراوە ئێمە ڕوبەڕووی ئەو شتانە بووین لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی شتە دەستوریەکان کە نەمان هێشتووە ئەو ناحەکانەدا سوپا بێ پارێزگاری کەرکوو بە وەکالەت بێ کۆمەڵێک هەنگاوی دیکە کە نراوە بە ناحەق بە تایبەتی لەو ناوچانەی کە ئاماژەت پێدا پارێزگاری کەرکووک یەکێکە لەو نیگەرانیانی کە کەرکووچەکان هەیەە بە بەردەوامی هەندێک لە کارەکانی نیگەرانیشی گەورەی بۆ کورد دروست کردووە لە کەرکوو بۆچی تا ئێستا کە کورد ئستەحقاق خۆیەتی وە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان نەتوانێت و پارێزگارە بەدەستبێنەوە تایبەتی ئەم جارش دەرچووە و ئەوێت بەپێ قانونەکە بێ بڕوە ینی یەکێتی چی ئەکا بۆ بەدەستێنانەوەی پارێزگاری کەرکوو بەداخەوە نامێ بگەمە بۆ سەر ڕابردوو بەشێک پەیوەندی بە خۆمانەوە نەمانتوانی پارێزگاری بەس ئەو کاتانێک کە ئەنجومەنی پارێزگا هەبوو دیارێستا بە خۆتانزان ئەنجومەنی پارێزگا و سڕکرا و هیچ یانی ناکە ئەنجومەنی پارێزگار نەماوە ئێستا ئەوەی کە پەیوەندی بە یەکێتیەوە و چەندین جار ئەوەی مەلەفی گەندەڵی مەلەفی دیکە هەبوو لە ڕێگای نوێنەرەکانی ئەم سکاڵا لە دادگا و تەنانەت چەندین جار لە ڕووی یاساییشەوە سکاڵا کراو و حەجش کرا بەڵام خۆ تەداخلات هەبوو لە بەغداوانەوە بەڵام ئێمە وەکوتم دیارە ئەم جارش بە خۆی کاندید کردووە ینی یەکێکە لە دەرچەکانی پەرلەمان بەڵام ئەم یاسای ئەمزارە ڕێگەی بەوە نادا بەردەوام بێت دەبێت لە خلالی ئەو فتری کە دیاری کراوە خۆی یەکلا بکاتەوە چاوەڕێ ئەوەینە بەڵام ئەمە لە هەموو حالەتێک پێش هەڵبژاردنیش کۆمەڵێک سکاڵا و ئیستحقاقاتی خۆمان لەگەر سەرۆک وەزیرانی عێراق لەگەر سەرۆکی پەرلەمان باس کردبوو کە پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد و بۆ یەکێتیە ئەمە چاوەڕێین ئەم کابینە ئەم حکوومەتە تازەینە بەڵام ئەمە ئیستحقاقی خۆمانە و ڕەن بێ هەموو شتێک حدودی خۆی هەبێ ئیترکە لە حدودەکان ترازایشتۆتە حدودێکی ڕێدلایەمان خۆشە هەموو شتەکان لە چوارچێوەی یاسا و ئیستحقاقات بێ بەڵام خۆتو ئەگەر ڕێژەی کورسی باسکەی ڕێژەی دەنگ حسابکەی ڕێژەی هەموو شتەکان حسابکەی ئیستحقاقی خۆمانە بۆ پێویستەکان هەرچەندە هێشتا بە فەرمی باسی نەکراوە بەڵام هەندێک دەنگۆ فرەدراوەتە ئەعلامەوە مەسەلەن باز لەوە کرێ کە پۆستی سەرۆک کۆمار بەرامبەر محافظی کەرکووکە و وەگەر یەکێتی داوای پۆستی سەرۆک کۆمار بکە بێ پارێزگاری کەرکووکدا بە پارتی دموکراتی کوردستان ئەم قسانە لەناو ینی مەترسیان دڕدۆنجیشی لای کادرەکانی یان لایەنگرەکانی ئەوە دروست کردووە لە کەرکووک ئەمە تا چەند پەیوەندی بەوە نیە ئەگەر بگەڕێنە بۆ ڕابردوو ئەمە لە ڕێکەوتنە سیاسیەکە و لەو کاتەی حکوومەتی هەرێم کە دروست بوو یەکێک لە ڕێکەوتنەکان کە پەیوەندی بە دانانی پارێزگارێک و لە ناویشیان بۆ یەکێتی نیشتیمانی کورد پەیوەندی سەرۆک کۆمار بە پارێزگاری کەرکووک هیچ پەیوەندێکی بەوە نیە پەیوەندی بەوە نیە و ئێوە هەوڵیش دەدەن حالەتێکە هەندێک کەس و هەندێک کەس لە ناو هەندێک لایەنی دیاریکراون بابەتە دەوژێن پۆستی پارێزگار هیچ پەیوەندی کار بەوە دەکەن کە پارێزگاری کەرکووک وەرگرتنەوە ڕەنگە ئەمە زەمانەتێکی گەورە بێ بۆ کەرکووچەکان لە ڕووی بەدڵنیاییەوە مەسەلەن ئێستا ئەم کێشانەی کە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە ئەگەر پارێزگارێکی کورد لەو شارە بێت ڕەنبێ ڕئیسی وەحدەی داریە زۆر شتا و ناحەقانەی دەکرێت لە ڕێگای و پارێزگارەوە دەتوانن ڕوبەڕووی ئەم پلانانە
زۆر باشە کاگاسۆ ینی ضرورەتی ئەوەی کە پێشەوەی باسی و ضرورێتە بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێکێنانی حکوومەتی داهات و چاوەڕێسی دەکات حکوومەتی داهات دیارە بەخۆتە ئاگداری تا ئێستا چێشمە چێشم و ئەوانە بە تایبەتی ئەوانەی کە بەناو ماڵی شیعی بە خۆتان دەدان بەسەر دوو بەرەدا و پێویستەکە ئەمان ئەم بابەتانە یەکلا بکەنەوە و دیارە لەم هەفتەیەش کە محکەمەی اتحادی وانە ئەم نەتایجەکانی کە مسادەخە کردوانە ئیتر پێویستەکە ئەوەی پەیوەندی بە تەشکیلکردنی حکوومەتەوە هەیە گفت و گۆگان بەرە زیاتر بێ بەڵام تا ئێستا ینی مەوزوعەکان پەیوەندی بەناو ماڵی شیعەوە هەیە دیارە بە خۆشتانزانن ئەوان هەم زۆرینێنە هەم سەرۆک وەزیرانی عێراق دەبێ یەکلا بێتەوە لە نێو خۆیانەوە ئایا چۆنە بێت کەسێکی بێلایەن وەسەد ئەم لا ئەو لە ئەمانە کۆمەڕێک بابەتی ئەوەنە تا ئێستا ڕوون نییە بە پێزبوونی سیاسی بەڕێسان وەسەلم پێت وایە بەشێک لە لایەنی شیعوت بە تایبەتی چوارلایەنەکە مالکی و عامری و ئەوانی تر ڕەتی ئەەکەنەوە و سەدر پێداگیرە لەسەر پێکێنانی حکوومەت پێت وایە لە 2000 ئێرانیان مەرجعی شیعدەیان گەنێتە نەتیجەیەک بەدڵنیایە چکە ئەوان لە نەتیجە ئەم وەزعی هەر کەس هەوڵی خۆیەدا بەڵام لە نەتیجە پێم وایە لەسەر کەسێک ڕێکەکەون نەهی ئەوە نەی ئەوە وەسەد بێ و هەول هەردوو لە لەسەری خۆ بمە قەنەعەتی خۆم ئەوە هەیە بۆ لە هەڵبژاردنەکانی پێشوش هەر ئەوە یەکێتی تا کوێ چاوەڕێ دەکا مەسەلەن تا ئەوەی ئەوان یەکلا بنەوە بە هیچ شێوەیەک دەبێتە تەڕەف بەدڵنیایەوە نا ئێمە وەکو یەکێتی ئەمە پەیوەندی بە ناوخۆی خۆیانەوە هەیە و ئێمە چ وەکو یەکێتی بۆ چ وەکو لایەنی کوردی پەیوەندی بە ئیستحقاقاتی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە داکۆچی لەکەین ئێمە پێمان خۆشە طبی بە زووترین کات ئەمە کۆتایی پێبێ و بەڵام هەتا ئەو بابەتی ئەم بابەتانە یەکلا نەبێتەوە چکە بەرچاومان ڕوون نییە باش سەبارە بە پرسی سەرۆک کۆمار بازەوە دەکرێت یەکلا بۆ تۆکە بۆ کووردە و لە ناو کوردی یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری دەکا لە چه حاڵەتێک یەکێتی دەستبەرداری پۆستی سەرۆک کۆمار دەبێت ئێمە هیچ ئەم پۆستی سەرۆک کۆمار بە ئیستیخاکی خۆمان نەزانین بە هیچ شێوازێک دەستبەرداری بە هیچ شێوازێک دەستبەرداری نابێت زۆر باشە ئەگەر ململانێکە کەوتنێ ئێوە پارتی دموکراتی کوردستانەوە هێوادارم کورد هەمومان لەسەر ئەوە ینی نەبینەوە بەڵام خۆ ڕابردوش ئەوە ڕوویدا بەڵام ئێمە پێمان خۆشە هەمومان پشتیوانی لە سەرۆک کۆمار و بەڵام ئەو سەرۆک کۆمارە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر باشە پەیوەندی نێوان هێزوو لایەنە سیاسەکان بە تایبەتی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی هیچ نەخشە ڕێگایەک هیچ بیرەکەیە کە کۆبوونەوە بکەن لەسەر ئستەخاخی داهاتووی کورد لە بەغدا لەسەر پلان و استراتیژی کورد لە بەغدا بۆ گەڕانەوەیکی بەهێز لە بەغدا بەسە لە لای هەموو خەڵکی کوردستان ڕوونە کە لە دوای کۆچی دوای سەرۆک مامجەلال کورد پاشەکشەیەکی گەورەی کردووە بە دوای داواکانی ڕفراندۆم هات پاشەکشەکە گەورەتر بوو کورد یانی یەکێتی و پارتی بە دیاریکراوی ئەتوانن چی بکەن بۆی سەنجی کورد بە قوتەوە لە بەغدا هەبێت ئەوەی کە باست کرد جەنابی مامجەلال و لە دەستانی جەنابی مامجەلال و ئەو غیابەی ئەو دیارە ئەو فراغە و ئەو ڕۆژ بە ڕۆژ سەنجی کورد بەرەوداو ڕۆیە بەڵام ئەگەر ئێمە بەرژەوەندی باڵای میلەتەکەمان هەیە گرنگە کورد یەک ڕیز و یەکدەنگ بێ و ئەوەی پەیوەندی بە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەیە ئێمە پێمان خۆشە ئێمە و پارتی و سەرجەم لایەنەکان وەکو تیمێک بەشداری پرۆسی یان بەشداری ئەم حکوومەتی داهاتووی کە ئەوەی پەیوەندی بە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و ناوچە جێناکۆکان و بەرژەوەندی باڵای میلەتەکەمانەوە هەیە بەڵام ئەوە معنای ئەوە نییە شەریک بین یعنی ئێمە تەنانەت ئەگەر لەگەر پارتی دیموکراتی کوردستانیش ینی هەر جۆرە لێک نزیک بوونەوەی گەیان شتێکە بێت لەسەر ئەساسی شەراکەت و بەڵام بەداخۆ نەگەوە ئێستا کە دوو کورسی حەڵالی خۆمانە گەڕاندیتمانەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە خەڵکێکی شۆفێنی ئەم کورسیانەی بەدەستهێناوە نە دوو کاندیدی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆیە دەبێ ئێمە نەک لەو ڕوانگەیەوە تەمەشای بەرژەوەندی باڵای میلەتەکەمان بکەین کە چی لە بەرژەوەندی باڵا نەک ئەوەی لە ساڵحی
حزبی منە ئەوەم باشە ئەمە لە پێناو قەزی کوردوانە بەڵام ئەوی لە پێناو بەژەوەندی حیزبەکەی من نەبێت ئەمە بە پێچەوانەوەیە بۆیە هیوادارین ئەمانە کۆتایی پێبێ و لە نەتیجەش هەر یەک ڕێزی ماڵی کورد دەتوانین دەستکەوتی باشتر بەدەست بەڕاشکاوی ینی نەخشە ڕێگایەک هەیە نەخشە ڕێگایکی کوردستانی هەیە لە نێوان هەموو هێزانەی کە کورسیان بردوێتەوە لە کوردستان هەرێمی کوردستان یان یان هیوا خواستنە تا ئێستا هیوا خواستنە پێمان خۆشە چکە چەندی کورد بە یەکەوە بێ لە بەغدا دەستکەوتی زیاترمان بەدەستە بەڵام ئێمە بین لەسەر پۆستەکان و هەر بیر لە پۆست و لە هەندێک شتی دیکە بکەینەوە بە دڵنیایی و کۆمەڵێک مەلەفاتی دیکە هەیە ئەوەی پەیوەندی بە ڕێککەوتنی هەرێم و موچەی خەڵکو و دابینکردنی بودجە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بینیمان لەو فترانەی کە حکوومەتی ناوەند بودجەی نەنارد چ قەیرانێک دروست بووانە ئەمە پەیوەندی بە هەرێمی کوردستان و بۆ ناوچە جێناکۆکانیش چەندی کورد یەک دەنگ و یەک ڕێز بێ ئەوەندەی دیکە دەتوانین دەستکەوت بەدەست بێنێ من هیوادارم ینی سەرڕای تموحی حزبی بەڵام ئەگە بەرژەوەندی باڵای میلەتەکەمان لە لاگرنگە هەمومان بتوانین کارێ بکەین لە خزمەتی خەڵکی کوردستان بێ و تەجاوزی ئەمە بکەین چەند لە قازانجی منە و چەند لە زەرەری تۆیە چەند بەرژەوەندی باڵای میلەتەکەمان کاگاسۆ پرسێکی مەسەرەن هەرچەندە باسی سەر و کۆمار و پۆست و بابەتی تر لە پێشترە بەڵامەکی دیت ئاماژەیەک نێکیچێتی یان پارتی بەشداری و حکوومەتە نەکە و بەشدارە بێ و شەریکە بێ ئەگەر شەریک نەبێ بەشدارە بێ کارنامەیەکی ئێوە وەرەقەیەکی ئێوە هەیە و کویشەتی نیشتیمانی کوردستان پێشکەشی کەن ئەگەر مەرجیش نەبێت مەسەلەن لانی کەم بتوانن لە حکوومەتی داهات و کاری لەسەر بکرێ بە تایبەتی بۆ ناوچە جەناوەکان بەدرنێ لەسەر چ ئاساسی دەبێت ئێمە ینی یەکێک لە بەرنامەی کاری سیاسیان بەرنامەی هاوپەیمانی کوردستان کەەوە بوو کە وەکوتم ئەمەی پەیوەندی بە هەرێم و ناوچە جێناوەکان کۆمەڵی خاڵی لە خۆگرتووە و ئەمە دەکەینە ئەساسێک بە دڵنیاییەوە شتەکان هاوبەشە بۆیە ئەگەر هەموو لایەکمانە ینی ئەوانەی کە بە ئۆپۆزیسیۆنیشەوە کە لە هەرێم کورسی پەرلەمانی عێراقیان بەدەستێناوە گرینگە هەمومان وەکو تیمێک دانووساندن بکەین و بتوانین خاڵە هاوبەشەکان بکەینە وەرەقەیەکی عمل بە هەموو ڕووداوانەی ئێستا ڕوودەدەن و بە هەموو ڕووداوانەی کە پێشهاتی سیاسین پێتوات دۆخی عراق بەرەوچێ دەبێت وە کورد ڕۆڵی چی دەبێت لە حکوومەتی داهات و دانی ڕۆڵێکی هامشی دەبێت یاخود ڕۆڵێکی سەرەکی دەبێت وڵات تو بە خۆت وەزەی عێراق زانانی ئەوە دەبینی ئەو دۆخەی ئەمنی ئیداری فەساد هەموو شوێنێکی ئەم عێراقی گرتوێتەوە یعنی هیوادارین بتوانین حکوومەتێک دروست بێ و حکوومەتێک لەسەر ئەساسی شەراکەت بەڵام بە معنای ئەوەی ڕوبەڕووی ئەو مەلەفی گەندەڵی مەوزۆی ئەمنی دیارە ئێستا مەترسیەکانی داعش و ئەوانە سەری هەڵداوەتەوە گرنگە کە ینی ئەم مەلەفانە بە تایبەتی بینیتان لە منطقەی گەرمیان لە منطقەی مەخمور کۆمەڵی پێشمەرگە و هاوڵاتی شەهید بوون ئەمانش مەلەفی گرنگن بەلای کاگەسۆ بەڕێزت وەکو مەکتەب سیاسی بەڕێستم ناسان بەڵام لە شەڕەکانی داعش فەرماندەیەکی سەربازیش بوویت پێت وایە داعش ئەو جم و زۆڵانەی بەردەوامە بێ دەستێکی ئیقلیمیە تاکو پێکێنانی حکوومەتی عراق یاخود جارێکی تر فۆرمێکی تری داعشە هەردووچی تایە هەردوو لایەنی تایە بەڵام دیارە داعش ئێستا شەڕی پارتیزانی شەڕی ئەوە ناکات جەبهەویانەوە شەڕی پارتیزانی ڕوبەڕووبنەوەی کاری ئاسان نییە بەڵام ئەگەر بەراورد بکەین ئەمە لە دوای ئەو ڕووداوانەیان ئەوەی کە داعش دەستی بەسەر ئەو ناوچانەی سووریا و یا منطقەی مووسڵ و سەلاحەدین و بەشەی ئەنبار و ئەو بەشەی کەرکووکوانەش لە تەبی هێزی عێراقی بە خۆتان نەزانن چی بەسەر هاتوو بوو بەڵام لەو پەڕی بەهێزی داعش بوو ئەو منطقەی کەرکووک ئەو ناوچانە بە ڕاستە قوربانیەکان خوێنەکان شەیدەکان زۆر گەورە و عەزیز بوو بەڵام ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش ڕۆڵی هێزی پێشمەرگەی کوردستان و لە ناویشیانە فەرماندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆتان نەزانن ئاماژە پێدەن کە دیارە چ گرنگ بوو لەو کاتانە داعش نەیتوانی ڕاستە زەربە کاری زۆر یعنی شەهید و قوربانی زۆرماندا بەڵام ئێستا ئەو مەترسیانە هەیە بەڵێ بەداخەوە لە منطقەی قەرەچ و وانە بینیتان لە منطقەی گەرمیان هەیە بەڵام خەڵکی کەرکووک و یان ناوچە جێناکۆکان دڵنیاکەینەوە
ناتوان 100% بڵێم لە شوێنێک پارتیزانێک گروپێک دێزەرەرێکە گەیەنێوانە بەڵام لە هەر کاتێک ئەو مەترسیانە زیاد بکە ئێمە ڕوبەڕووی ئەو تیرۆریستانی داعشەبین و هەرچی پێویستکە بۆ پاراستنی خەڵکی ئەو ناوچانە ئامادەینەوە لە ڕابردوش بینیتان ڕۆڵی هێزەکانی پێشمەگە و فەرماندەکانی دوا سەرنج و پەیامی کاگاسۆ گەر ئاراستەی لانی کەم کەرکوچەکان و سنووری دووسخۆرمات و سنووری ناوچە جەناوەکانی دەرەوەی دارێنەمی کوردستان کات چییە؟ چاوەڕێی چی لە یەکێتی بکەن، چاوەڕێی چی لە گۆڕانکاریەکانی یەکێتی بکەن بۆ گەشەپێدانی زیاتر بۆ جۆشدانەوەی زیاتر. ئێمە دیارە ئەوەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان بە خزمەتکاری هەموو خەڵکی کوردستان و بە تەحدیدیش ئەوەی کە پەیوەندی بە ئێمە یان ئەو سنوورە ئێمە لە خزمەتیانداینە وەکوتم ئەو بارنامەشمان هەیە ئارام بگرن ئەوەی پێویستکە لە هەموو مەجالەکان دڵنیا بن لەگەڕیانە بین و ئەوەی پێویستکە بۆ خزمەتکردنی خەڵکو لە هەموو مەجالەکان لە ئاماژەم پێدا بەرنمەیەکی کاری باشی ئەومان هەیە لە ساڵی داهاتووە ئەم بەرنمەیە دەست بەکارە بینەوە هەموو هەنگاوەکان دەنێن بۆەوەی بتوانین خزمەتی ئەو کەرکک و ئەو ناوچانە بکەین و چاوە ماچەکەین و پیانەڕین لە هەموو خۆشی و ناخۆشیەک لەگەڕیان بین و یەکێتی لە هەموو حیزب و لایەنەکان زیاتر خۆی بە خاوەنی ئەو ناوچانە دەزانێت دیارە بە دڵنیایەوە پێویستمان بە هاوکاری هەموو حیزب و لایەنە سیاسی و جەماوەری و ڕێکخراوەیەکان هەیە بەڵام یەکێتی لە هەموو لایەنەکان زیاتر خۆی بە خاوەنی ئەو ناوچانە دەزانێت. زۆر سوپاس بۆ بەڕێز ئاسۆمامەندا مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات سەرپەرشتیار ڕێکخستنەکانی یەکێتی لە کەرکوک و دووسخۆرمات. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خۆی.